سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی دوانگە بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە و ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی دوانگەتان پێشکەشەکەم. لە بەرنامەی دوانگەی ئەم جارەماندا باز لەوە دەکەین ئایا گوزەرانی خەڵک لە ساڵی 2019دا چۆن دەبێت. بێگومان چەند ڕۆژێک تێپەڕە بێ بەسەر ساڵی نوێی میلادی زاینی 2019دا خەڵکێکی زۆر لە سەرتاسەری جیهاندا ئومێدی ساڵێکی خۆشگوزەرانی و ئاسوودەیی و پێکەوەشیان دەخوازن بۆ یەکتر و بۆ میلەتەکانیان. ئێمە لەم بەرنامەیەدا باز لەوە دەکەین کە بزانین ئایا گوزەران و بارودۆخی خەڵک یام ئەو کێشە و معاناتانەی خەڵک لە هەرێمی کوردستان وەکوڵێ کەڵەکەبووی ساڵانی ڕابردوون لە 2019دا چیان بەسەر دێ بە تایبەت قەیرانی دارایی و گرفتە سیاسیەکان و گرفتە کۆمەڵایەتیەکان. بێگومان کۆمەڵێ سەرنج و کۆمنتی ئێوەی عزیز و خۆشەویست هاتووە بەر لەوە دەچینە لای راپۆرتێک و پێکەوە بینەر و بیسەری ئەو راپۆرتە دەبین لەسەر بارودۆخ و گوزەرانی خەڵک لە 2019 و ئاوات خواستن بۆ ئەو ساڵە. لەگەڵ تێپەڕبوونی هەموو ساڵێک و هاتنی ساڵی نوێ حکوومەت و حیزب و تاکە کەسەکان بە خۆیان داچنەوە و هەڵە و کەم و کوڕیەکانی ڕابردوو کەم ئەکەنەوە و بەرنامە بۆ ساڵی نوێ دادەنێن بۆی بەدەستکەوتێکی زیاتر و ژیانێکی بەختەوەرتر ساڵی نوێ ببەنە سەر. بەڵام ئەوەی جێی سەرنج بێت لە کوردستان زیاتر ئەوەی دووپات ئەکرێتەوە و پەندێکی با و باپیرانمان هەیە کە دەڵێت ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار دەهێنەوە بنمونە، چونکە ئەم حکوومەتە ساڵ بە ساڵ قەیرانی زیاتر بۆ هاوڵاتیان دروست ئەکات و قەیران بە قەیران چارەسەرەکات وە توانای دابینکردنی موچە و خزمەت گوزاریەکانی بۆ هاوڵاتیان نییە. بۆیە وردە وردە لە کوردستان هەرکی سەرشانی هاوڵاتیان قورستر ئەبێت و زۆرینەی خزمەت گوزاریەکان نەکەوێتە ئەستوی خۆیان و هەژارتر ئەبن لە بەرامبەریشدا هەردوو حیزبی دەسەڵاتدار لە ژێرسایی حکوومەتدا دەوڵەمەندتر ئەبن و کاریگەری ئەم قەیرانەیان پێوە دیار نییە. بۆیە ئێمە لە بەرنامەی دوانگەی خەڵک چاوەڕوانی پێشنیار و سەرنجەکانی ئێوەین بۆ ساڵی داهاتوو. بەڵێ بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. ئێوەی بەڕێزیش دەتوانن لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ڕێی پەیجی پەیام تیڤ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕاو سەرنج و کۆمنتەکانتان لەبارەی تەوەری بەرنامەکەەوە بنووسن و هەروەها لە ڕێی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لە سەر شاشەکە دەردەکەون پەیوەندیمان پێوە بکەن و بە ڕاو سەرنج و پێشنیارەکانتان بەرنامەکە دەوڵەمەند بکەن و ڕای خۆتان لەسەر گوزەرانی خەڵک لە ساڵی 2019دا دەرببڕن. کۆسار عەلی دەڵێ لە سایەی ئەم حکوومەتە گوزەرانی خەڵک لە 2019دا خراپتر دەبێت. ئانی دەڵێ پشت بەخوا باشە بێت. سامان کەریم ئەگەر لەگەڵ حکوومەتی بەغا ڕێک بکەون باشە بێت. هێمن ڕەشید هیوادارم هەموو لایەک یەک بگرن بۆ خزمەتی میلەت. هەڵۆ عەزیز تا خەڵک بێدەنگ بێت هەروە ئەبێت. شکاروالی دەڵێ پێویستە خەڵک ئەم ساڵ هیچ قبوڵی ئەم زوڵم مستەمە نەکات. داروان عوسمان ئەگەر لایەنە ئۆپۆزیسیۆنەکان فشار بخەنە سەر حکومەت باشترە بێت. محەممەد ئەنوەر کەی حکومەت گوزەرانی خەڵکی بەلاوە گرنگ بووە تا 2019 باش بێت. بێگومان بەداخەوە لە کۆمەڵگەی کوردی ئێمەدا خەڵک هێندەی چەرمەسەری و نەبوونی و ئاڵۆزی یان بوونە قەیرانە داراییەکان و گرفتە سیاسیەکان و ململانەی نێوان حیزبەکانی بینیوە لەبری ئەوەی بەرنامە و پلانێکی تۆکمەی بۆ ساڵی نوێ هەبێ و بە خۆشی و بە ئاسوودەییەوە چاوەڕێی ڕۆژەکانی داهاتووی ساڵی نوێی خۆی بکات. هەمیشە میلەتی ئێمە نوقلانەی خراپ لێ ئەدەن یان بە جۆرێ لە جۆرەکان بە نائومێدی و ڕەشبینیەوە لە ساڵی 2019 یان بوون ئەو ساڵە نوێ دەڕوان کە هەنگاویان تێخستووە.
ئەوە تا دەبین لە کۆی ئەو حەوهەشت کۆمنتەی کە هی بینەرانی بەڕێز و ئەو تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە هاتۆتە بەرنامەکە دەبینین خەڵک بە جۆرێ لە جۆرەکان هەمووی لە دەوری ڕەشببینی و بە جۆرێ لە جۆرەکان لە ڕەخنە و سەرزەنشتکردنی حکومەت و حیزبەکان دەڕوانێ و پێی وایە تا ئێمە وەکوڵێ کەشتیەوان و ئاراستەکارمان ئەم حیزبانە و ئەم حکومەتە بێ گوزەرانی خەڵک هیچ ئومێدێکی لێبەدی ناکرێ هیچ بۆ منە کڵاو ڕۆژنەیەک بەڕووی خۆشگوزەرانی و ئاسوودەیی و گەشتبینی خەڵکدا ناکرێتەوە. بەڵام دەپرسین خەڵک دەبێ ئەرکی چی بێ لە 2019دا چۆن خەڵک بە ئومێدەوە لە ڕۆژەکانی ساڵ بڕوانێ. ئایا دەکرێت ئێمە تەنها چاوەڕێی حکومەت و حیزب و بارودۆخەکانی تربین یان بۆونە چاکبوونی بارودۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی اینجا پێویستە خەڵک ئیدی بە گەشتبینیەوە سەیری ڕوودا و پێژاتەکانی ساڵ بکە یانە. چۆن هاوڵاتی لە هەرێمی کوردستان کامانن ئەو میکانیزم و هۆکارانەی و ئەو ڕێکارانەی کە کاتەکانی خۆی بەسەر بەرێ و کار بکە بۆ گۆڕینی گوزەران و ژیانی خۆی لە وڵاتەکەیدا. بەڵێ پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵە فاتمە خانم لە دەربەنی خانەوە. بەڵێ فاتمە خان. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. برای بەڕێزم وەڵا ئایا گوزەرانی خەڵک لە ساڵی 2019 چۆن دەبێت؟ وەڵی ئەگەر پێشبینی پێ نازان بۆ پێشبینی خەڵک پێفەڵگرۆنیە نازانێت بەس لە پێی ئەم 4 ساڵە کە ژیانی خەڵک بەڕاستی زۆر لە سەغڵەتا بوو لە نەبوونی نەداریا بوو. ئەو فیرعەونانە من پێیان ئەڵێم تا نەچووە بچووە تا خوا نەیگرتوون تا خۆی گەورە غەزەبی لێ نەگرتوون تا لە دەستان دەر نەچووە بە خۆتانە بچنە و بەسەوا زێرن نەمزوڵم و شتەمە لە خەڵکی فەقیر و هەژاری کوردستانی ئەکەن ڕۆژێک تێ وەڵی یەک پول لەگەڵتانە ناکێتەوە قەبرێ وەڵی لە دەمە ترکفنی سپی بە ولاوە لەگەڵتان ناکێتەوە قەبرێ وەڵی هیچ داستان نادا ئەو کاتە بە قەرزاریەکی زۆری خەڵکی فەقیر و هەژاری کوردستان و ئەچنە ژێر خاک دوایش هیچ داستان نادا بە خۆتانە بچنەوە من دڵسۆزتانم پێتان ئەڵێم ئەگەر گوێ ئەگرن نازانم گوێگرن لە ڕادیۆ تەلەڤیزیۆنیان نایگرن یا هەر لە کەیف و سەیفی خۆتانان بە ئەگەر دانەیەکیشیان لەبەر پرسەکان بێ پێدا ئەمە بجا بە گوێیانە وەزیرە سەرۆکە کێ نییە ئەوانەی کار بەدەست من خۆتە فرۆشن و دەستیان بەسەرە هەموو پارە و سەرۆتا گرتووە ما زۆر ڕزای خواواز لەم زۆم دێرن و پارەکە بۆ خەڵک دەڕێنەوە ژیانی خەڵک باش بکەن گرانکردنی پارە و ئاو و کارەبا و شارەوانی و زبڵ و تیوتیانی چێ حکومەت چێ ئێوە مپارە هیچ چێ خوان بلۆچیان بە دووقاتان نەبردۆتە سەرخوا نەتون تیرەکاری بکەن پارەی باوکیانە هیچ نەوتێ لە ژێر ئەرزایە هیچ هەمووی مڵکی خەڵکی کوردستانە هەمووی ڕەنجی خۆیانە هەمووی خەڵک ئەڕوا ئیشەکە و کرێکاریەکە و ئەڕوا لە دایرە لە سەرما و گەرما و ڕەنجە کێشێ وەڵی هیوایەتە لەبێت بە نەداریە خندی تاو کردووە ئێستا معاش دەستیان بەسەر پارەکە گرت باشە لە خوا ناکردن ئەو پارە هەر کەسێ بە قەرزاری بمرێ وەڵی دۆزەخ دێتی وەڵی هەر کەس بە قەرزاری بمرێ خۆی گەورە ئەفوی ناکە ئەبێ ئەو خەوان قەرزە بام کرێ بزانێ ئازادیەکانە جان ئەو لەوێک ئەزاد دەستی بە کێدا بڵێ. بەڵێ فاتمە خانم تۆ پێت وایە ساڵی 2019ش هاوشێوەی چەند ساڵی ڕابردوو گوزەرانی خەڵک هەر بەو بارە ئاڵۆز و ئابووری خەڵک بەو بارە ئاڵۆز و خراپەدا دەڕوایم ئومێدێک هەیە لە 2019دا کە پێگەێنانی حکومەت و کابینەیەکی نوێی حکومەتی تێدا ڕوو ئەدا و کۆڵێت دەکەوتۆتە 2019 و پێت وایە گوزەرانی خەڵک وەکو 2015 و 16 و 17 و 18 دەبێیان بەرەو باشتر ڕوا ئومێدێگەیە کە گوزەرانی خەڵک باش بێ. وەڵی ئەگەر کاربەدەستان و سەرکردەکان ئەوانەی نەوتە فرۆشن و پارە سەروەت و سامانەکەی کوردستانەیە بەدەستێ لەسەر داری شەیتان بێنە خوار و لەسەر دەستی شەیتان بێنە خوار واز لەم زڵ مستەمە بێن و پارەکە بگەڕێنەوە بۆ خەڵکو و خزمەت گوزاریەکان بخەنەوە ئیش و قوتابخانە و ڕێگاوبان و هەمووی چاکەن و پارەکە بۆ خەڵک گەڕێنەوە واز لەو پارە بێنەوە کاکە خۆیان مەعاشیان نییە کاکە مانی نووسێ دەستەریان نییە مەعاشیان نییە ئیترە مەیانیسی پارە بەس پارەکەی خەڵک گلە دەنەوە بۆ چێ گلە دەنەوە بۆ کوڕیان دوای خێریان بۆکە لەگەڵیان ناچێتە قەبرەکە وەڵی یەک پولیان لەگەڵا ناچێتە قەبرەکە من پێیان ئەڵێم واز لەو زڵ مستەمە بێنن بەش کەمە خوا لەسەر داری شەیتان بێنە خوار بیر بکەنەوە بیر بەس بزانن خوا هەیە پێغەمبەر هەیە
بێپرسینەوەی خوای گەورە دادگایانەکە وەڵڵی دادگایانەکە وەبیلە تەڵی وەڵڵی لەسەر ئەو پارە دادگایانەکە من پێیانەڵێم ئەگەر بڕوا بە من ناکەن بە مەدا بە قورئان فەرموو خۆیان قورئان خوێندم فەرموو بزانم خوای گەورە چی فەرمووە. زۆر زۆر سپاس دەکەم فاتمە خان، سپاس بۆ سەرنج و قسەکانت، سپاس بۆ فاتمە خانم لە دەربەنی خانەوە کە لەگەڵمان بووی. کاک بەختیار لە سەی سادق. کاک بەختیار سڵاوت لێبێ. سڵاوی خوا لە تۆ براگەم باشی. هەزار سڵاو بۆ جەنابتان. سەلامەت بێ ئاخوا بەڕێزم. بەڕێزم تا کەسی نەشارەزا لە شوێنی شیاوە بێت گوزەرانی خەڵک باش ناوێت. ئەوێ کەسی شیاو لە شوێنی شیاوە دانێ ئەم جارە گوزەرانی خەڵک باش ئەوێت. بەڵێ دەست خۆشێ بەڕێزم. تۆ پێت وایە لە کوردستانە نەبوونی کەسی شیاو لە شوێنی شیاو وای کردووە دۆخەکە بەم ئاڵۆزی و خراپیە بڕوات و گوزەرانی خەڵک هەر بەرەو خراپی و بەرەو دواوە بڕوات؟ بەڵێ ئەوە وای کردەیە کە دۆخی کوردستان ئاوای لێ هاتووە. کەواتە لە 2019دا هەر هەمان قەوانە کۆنەکەی ساڵانی ڕابردوو لێ دەینەوە هیچ ئەمەل و ئومێدێک نییە کە گوزەرانی خەڵک باش بێ بەڕای جەنابەت؟ بەتەکید هیچ ئەمەلێک نییە باش بێت. ئەگەر ئەو دەسەڵاتە بگۆڕدرێت باشترێوێت، دەستان نەگۆڕێ باشتر ناوێت. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ کاک بەختیار لە سەی سادقەوە لەگەڵمان بووی. کاک بەختیار ئاماژە بەوە دەکا کە نەبوونی کەسی شیاو لە شوێنی شیاو وای کردووە دۆخەکەمان هەر بەم شێوەیە بەردەوام بێ گوزەرانی خەڵک هەر بەرەو بەڵێ کاک زریان لە سلێمانیەوە لەگەڵمانایە. کاک زریان سڵاوی خوات لێبێ. سڵاو جەنابەت باشی بەڕێز. زۆر سپاس دەکەم. خۆش بیت. بەڕێز لەسەر تەوەرەکە بۆ ساڵی 2019 من هیچ خەتایەک لە حکومەتە نابینم، هیچ خەتایەک لە جەماعەتی ڕائج یانی سەرەوەی بەشی حکومیان نابین. من خۆم لە کۆمپانیا ئیشەکەم. بەڵێ ئەوەی کە ئەبینیمە حەزەکەم چەند نمونەیەک لە خەڵکی ئاسایی بۆ جەنابەت باز بکەم. لە گۆیژەستی منتیقەی گۆیژە بڵێن جادێک پانەکرد کۆمپانیایی کرد هەنێک هاتن لە دایرەی کارەباوە وتیان دەستان خۆش بە جادەکەکەن ئێمە پێشنیارتان بۆکەین ئێوە داوایەک تەقدیمکەن بۆ بریندایرەکەی ئێمە کە تەندەری حاضر بکرێ و خۆیان تەندەرەکە وەربگرنەوە. ئێمە خۆ حکومەت نییە، ئەمە مۆزەفێکی دایرەکەی هاتووە داوای بەتی لە منەکە بە منەڵێ تۆ بڕۆ داوای تەرتیب داوایەک کێشکەش بکە کە ئینارەی ئەم جادیە شەقامە دابنرێ و دوای ژاگەمان لە تۆزێ لە شوێنی تر لە زۆر شوێنی تر خۆم بە حەڵ سێتایەکەم لە سێتایەکە ئێستا حالیان کۆمپانیا بەخێرخوازی جادەی دوستەکە بۆ مەکتەبێک قوتابخانەی زان یعنی هەر لە ناو سەی سادق ناو شاگی خۆمە خەڵکە هاتەوە کۆنکرێتەکە با من بۆت ئامادەکەم ئاگایەکەم لە تۆزێ ئستافی ئیشەکەت با من دیگە من ئاگایەکەم لە تۆ ئەزێ یعنی ئەمە خۆ حکومەت نیە ئەمە خەڵکەکە هەموویەتی یعنی حکومەتەکە کێیە من یەک تێبینیم هەیە لە 2019 لە 2050 واتە بخۆیە بێ بۆ پەروەردەیەکی احترامن بە هەموو مامۆستاکان هەموو پەروەردەی دەست مامۆستایان بەڵام پەروەردەیەکی سەقەت لەم وڵاتە هەبوو یعنی وانەی کە چوونەتە سەرەوە کە خزمەتیان کردو هەمووی پەروەردەیەکی سەقەتیان بووە پەروەردەکە سەقەتە وەرە پەروەردەی وڵاتە چاپکەمووی چاکە بێ وەرە من ئەڵێ من ئامانەت ماسی ڕاو بکەیت بۆ لەبری ماسێ گەشە بکەن نەک تۆبژی ساڵی 10 ساڵ جارێ 1000 ماسی بکەیت نەست بەنداوی سیروانەوە خەڵکە چێمی ڕاوێکە لە وڵاتێکی وەکو یابان کە بە ساڵەهای ڕووناکی لە پێشی ئێمەوەیە لەسەر شۆستەکانە جەزرەکان یاماسی دێ بۆ جوانی و کەسی سێنی ناگایە بەس بۆ سەیکردنەکە دەستی بۆ نابا ئەمە لە ئێمە بێت چی دەرەچێت کاتەکە زریان پێت وایە خەڵکەکە لە ئاستی خوارەوە بە جۆرێ لە جۆرەکان خۆیان باوەش و ئامێزیان بۆ گەندەڵی کردوتەوە ئەمانیش هاوکار و یارمەتیدەری دەسەڵاتداران بۆیە دەسەڵاتدارانیش بە جۆرێ لە جۆرەکان ئەمەیان ئیستیغلال کردووە بەردەوام لەسەر گەندەڵی و خراپکردنی گوزەرانی خەڵک بەڕێز من ناڵم دەسەڵاتداریش تاوانێکی نییە من خۆم لەگەڵ شەخصێکا بووم بەرپرسێکە لە شوێنێک لە شوێنەکانی حکومەت نابێت لای شوێنەکەی دێنم چونکە ئاشکرا ئەبێ خەڵک هاتووە تەکلیفی لە منا کردو بۆ ئیش من ئیشی بەمێ ینی باشتەکە نەوێ بە غامزی بە ئاشکرا باسی ئەەکەم لەو جادەیە کە لە سەی سادەقا ئیشمان تیا کردووە خەڵک هاتووە گرێدەرەکەی بەمێ گرێدەرەکەی شارەوانی بووە وتمە بە قوربان من ئیشمەیە مەسوودم لەسەرەوەی کە ئەم جادە پێشوازنیوی کە باران لێ بەڕێ تەواو بیکەم پارە وەرناگرن لەبری پارەمە ناکەم خێرخوازێ با لە بەخاتی ئەم تە لە بە 800 لە بە لەوێیە 800 ماڵ نەک لە بەخاتی ماڵەگەێتەوە میشە بۆ فێنم
چوە لە بەدەستی منەوەن ئاگادارم تەلەفۆن ئەکا بۆ خەڵک کە واسەی بدۆزێت تەلەفۆنکە بە سەرۆکی شارەوانی کە على ئاساس گرێ دەرەگە لە ڕێی شارەوانی و دێ بە ئێمە خەتای سەرۆکی شارەوانی نییە کاک ئێمە خەتای ئەو شەخسێک کە چووە تەکلیفە دۆزێتەوە بە سەرۆکی شارەوانی زۆر سپاس سەرۆکی شارەوانی وەکو من و تۆ ئینسانێکە دوشوا کە دەخۆی بڕۆن ژێنێ خەڵک دڵی لێ عازەبێ مشکلەی جوملەی کۆمەڵایەتی بۆ دروستە بێ مشکلی عشاری بۆ دروستە بێ ئەمانە دروستیەکە هیچ تر نییە زۆر سپاس دەکەم کاکزێریان زۆر سپاس دەکەم کاک بەرزان لەگەڵە لە باریکەوە کاک بەرزان سڵاوی خوات لێبێ و ئەم کاتت باش ئەم کاتێ ئێوە باش و سڵاوی خۆش لە ئێوە لەسەر جەم کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام زۆر سپاس بە ناوی ئەوانیشەوە دەربارەی بەرنامەکەت و ئەم ئێوارەی ساڵی 2019 خۆزگایە خۆ ئێمە بەس چیمان پێ خۆشە پێمان خۆشە بەس تەلەفۆنیەکەی نێمە هیچ دەسەڵاتێکمانە بەس ئەومانە دەسەڵاتە ئەوەی کە لە دڵمانایە و بەدەمانایە بیڵین ئەوان ئەسە هەر گوێشیان لەم بابەتانە نی و گوێشمان بۆ ناگرن بەس خۆزگایە کە بەیانی لە ماڵۆش دەرچوینایە هەموو ڕۆژێ لە ماڵە دەرچوینایە نەفەری هەرەوە لەگەڵمان نابیکەن نەفەری 5,000 لێ پسەندینایە جگە لەمە هەچیشتە پێیان کردوین بەس ئەمیانە ماوە ئەمایان خساتە بەرنامە و پرۆگرامی خۆشیان و ئەمەشیان جێبەجێ کردای بەس ئەم میلەتە میلەت قبوڵێکە میلەت چی هەیە وەڵام میلەت هیچ کێشە و گیرۆگرفتێکی نیە خەڵکی ماوە ئەوەی کە پێمان بکەن ماوە بێتیان ئەم حکوومەتەی دەسەڵاتەکەی پارتی و یەکێتی بەس ئەمەیە کە بەیانی لە ماڵەوە دەرچین 5,000 لێ بستێنین بەس ئەمیانە ماوە پێمان بکەن هەیە هەچیشتە پیان کردوین ینی جەنابەت دەفەرمووی خۆزگایە هەر ڕۆژێکە دەرەچین 5,000 لێ بسەن بۆچی ینی هەموو ڕۆژ دام چی پێڵم یعنی ئەوەنە زوڵم و زۆرداریان کردو و ناڕەحەتیان لەگەڵ ئێمە کردو و هیچ شتێک نەماوە پێمان نەکەن بەس ئەوە ماوە کە لە ماڵشەوە دەرچین 5,000 لێ بکێنن بەڵێ زۆر سپاس ما بەسم لەوەیە کە هەموو یعنی شتێکی ناخۆش نەماوە بە ئێمە نەکرێ بەس ئەوە ماوە کە ماڵەوە دەرچین 5,000 لێ بستێنن دەبەرەوەی کە لە ماڵەوە دەرەچین کەواتە لە 2019دا هیچ ئومێدێک هەیە کە گوزەرانی خەڵک بەرەو باشتر بڕوە وەڵی 28 ساڵ نەبوو بێت تازە بە تەمای چیت من لە تەمەنماوە بۆ 35 ساڵەکی هیچ خۆشیێکم نەدیوە لە دوای من خۆشی بەبێت چی بێت هیچ خۆشیێکم هەر ناوێت لەمانیشە کەناوێتی بۆ ڕێکەرکووکیشان لەوێ ئەو گرن و لێش دەدەن و نایژێری بیڕۆی بێت تا پێشمەرگە خۆی ئامادە کردووە لە پێشی خەڵکی چەمچەمانەوە ڕاکە بگەڕێت و بەلای من زۆر سپاس بۆ کاک بەرزان لە باریکەوە پەیامەکەت گەشت سپاس بۆ پەیامەکەت شاخەوانم لەگەڵا لە سلێمانیەوە کاک شاخەوان ئەم کاتت باش هەموو کاتێکت باش زۆر سپاس دیارە پێم وایە لە هەموو کەناڵەکان بە کەناڵەکەی بەڕێزشتانەوە زۆر کات چیتەوە نەماوە کە لەم کەناڵانی ئێوە باز نەکرێت بەداخێکی زۆرەوە ئەوەی لە ئێستاە ئێمە تێبینیەکەین بەڵێ دەسەڵات لە ئێستاە کەڕ و لاڵ و شوێرە ئاگای لە ئەم میلەتە نیە و 2019 دڵنیابن لە 2010 باشتر نابێت بەڵام کە ئەوەی کە جێگای لێ دیارە میلەت ئێمە مستەحەقە لەوە خراپتر دەبێت چونکە دەسەڵات حکمی ئەم وڵاتە ئەکا ئەوە 27 ساڵە یعنی میلەتێک ئامادەی تایە دەسەڵات هەچی بەسەریا بستێنێ ئەمان تەنها پێیکە بنیان جۆگەر من لێرەوە بەڕاستی ڕخنەشت لە سەرکردەی لە نەما عارەزەکانی زوو شێ بە خەم مامۆستا عەلی باقی یەکگرتوو هیچوەڵان کە ئێستاش کۆمەڵێک خەڵک کە ئێستا سەرافەتی گۆڕانی ژەکا بەداخێکی زۆرەوە زۆربیان لەوانەیە بڵێن وەکو خەدماییان لێ هاتووە یعنی ئەمانیش ئەبوایە بەڕاستی زۆر بەجددی بێن پێش خەڵکەون ئەمان پێشنگ بن ناکرێ بەڕاستی تەنها لە کەناڵەکانەوە دێن قسە بکەن و ئەبێ بەڕاستی ببنە پێشەنگی هەروەکو چۆن لە ئینتیفاضا بەڕاستی کۆمەڵێک سەرکردە هاتن بوونە فریار ڕەش بەڕاستی ئەم وڵاتیان لە ڕژێمی بەعەز ڕزگار کرد و ئێستا بەداخێکی زۆرەوە خەڵکێک کە ئێستا ئەسەفەخوازێ بۆ سەدام یعنی بەڕاستی خۆی هیچ کەسێک لە سەرکردەی ئەم وڵاتە و لە خاڵ وڵاتەکەی خۆی بێزار نییە بەڵام ئەمانە کارێکیان کردووە ئیتیما و وەلا و خۆشەویستیان لە دووری هیچ تاکێکان نێشتووە بۆیە من تەمەنا ئەەکەم هیچ کە خەڵک تەنها گوێگەر نەبێ یا پێکەر نەبێ زۆر بەجددی بێنە پێشەوە دڵنیا بن 2010 لە 2019 عفو لە 2010 باشتر نابێ مسواتارەکە سپاس بۆ جەناب بەس کاک شاخەوان حکومەتی بەعز کاتی خۆی لە کوردستان وەکو دزی لێ هاتبوو و کورد خۆی خاوەن ماڵ بوو بۆیە لە پێناو ئەو شۆڕشەیە ئامادە بوو هەزارەها خوێن بڕێژێ بەڵام ئێستا ئێمە ڕووداوەکانی چەند ساڵی ڕابردوومان بینی کە تەنها بە هەڵکوتانە سەر بارەگایەکی حیزبی ئەم حیزبە ئامادەیە
سەدان کەست بۆ تیرۆر بکە هەر لە نەوەکانی خۆی لە میلەتەکەی خۆی ینی لەم وڵاتە ئێمە بارەگای حیزب و ئاڵای حیزب زۆر لە هاوڵاتی و لە خوێن و گیانی هاوڵاتی پیرۆسترە بۆیە تا ڕادەیەک پێدوانیە هانابردن و بە پێشەنگبوونی سەرکردەکان بۆ جەماوەر بە جۆرێ لە جۆرەکان ئەو ئاژاوە و پشێوی و ئاڵۆزیی لێ بکەوێتەوە کە ئەم حیزب ئامادە بێ هەزارها کەسی لە پێناودا شەهید بکە. بەڵێ کاک شاخەوان زۆر سپاس بۆ پەیوەندیەکە دوا دیارە پەیوەندەکەی بچراوە. کاک عەبدولمەجیدم لەگەڵە لە کەرکووکەوە. کاک عەبدولمەجید سڵاو بۆ جەنابت و هەموو کەرکووکیانی خۆشەویست. باش براگەم باشی منم هەموو کاتو باش هەموو کاتێکت باش قوربان. وڵا بەنسبەت بەرانەکەتەوە مسلمی ساڵ بەس بەڕێی من بەسگۆڕنی ژمارەیە دوێنێ شەو تێرە شەو 18 بوو بۆ 19 ئەمە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ و ئەم وڵاتی ئێمەش ڕۆژ بە ڕۆژە خراپترە دێ و بە دڵنیایەوە ئەمە ڕژبینی نییە لەبەرەوە وڵاتی ئێمە سەرکردەی نییە کەسێک نییە بەڕێوی بات و خەتای خۆمانیشتیا وەکو خەڵک وەکو ملەت لەبەرەوە بەمشتی ڕازین ئێمە وە کابرای پردەکە و پردەکەی لێ هات پاشاکە و پردەکەی لێ هاتووە خەڵکە بەمشتی ڕازیە ئەو کابری پێش مقفەیە جوانی کرد ئەگەر ڕۆژی پێ لێسەن ڕۆژی پێش نادێتمان لێسەنم مقنەعاتم خەڵک ئەیدات لەبەرەوە خەڵک فێر بوو ئەمانیش کەزانیا خەڵک قسە ناکات معاش نەماون و بۆ ڕبع موچە و نەوت بەفەرباریە لەولادیانەی ئەو سەرەوە مەتەیەک و 20 سانتیم و 30 سانتیم ئیمڕۆ گوێم نەڕادێنەوە بوو کابرایەکە ئەیوێت 20 سانتیم بەفەرباریە نەت لە ماڵمانە نییە ئەڵێ لەوت نادەمێ و داریش مەبڕە بەناو زۆڵداکەت و یعنی بە کوردیەکەی خەڵک بە هەموو شتێک ڕازیە خەتای خەڵکە هیوادار ئەو ڕبع معاشەیش نەمێنێ هیوادارم تای 2019 زۆر خراپ بێ. بۆچی بەو شێوە ڕەشبینە جەنابێت لە 2019 ڕوانی و هیوای ئەوە دەخوازی کە بارودۆخ و گوزەرانی خەڵک زیاتر بەرەو خراپی و بەرەو بێموچەیی و بەرەو بێبژێوی بڕوە. ئازانی چیوە لەمکردا کاکە بکەم مەسەلەی چیوە لەمکردا ینی بەڕاستی ئەمانە فەرمو چەندمانە پەرلەمان کۆنە بۆتەوە ئەوە 4 دانەمانە چوونە لەو پەرلەمانە بە درۆ سوێنێکیان خواردنە ئەو بۆقنام قوعانە لەو ناوپەڕۆیە تەختەی دایاناوە سوێنێکیان خواردووت خەشە خواردوت و ماقوونێ 4 ساڵە تۆ 4 مانگە سوێن و خواردووە پەرلەمان کۆ نەبێتەوە ئاخر ماقوونێ 105 ئەندام پەرلەمان 105 ئەندام پەرلەمان لەم پەرلەمانەی ئێمە سوێنیان خواردووە معاشیان نییە بۆ چوونە سوێنیان خواردەوە گەڕانەتەوە فقط ئەیکوات لەم تەلەڤیزۆنان بۆکێکیان دەناچن دەیان دەناچن 20یان دەناچن 30یان دەرناچن ئەمە هەمووی خراپ بوو ئەمە هەمووی هەر گەندەڵ بوو ئەمە کۆتایی پێهاتووە بەڕای کۆتایی پێهاتووە. زۆر سپاس بۆ کاک عەبدولمەجید لە کەرکووکەوە سڵاو و ڕێز بۆ جەنابیشت و هەموو هاونیشتمانیانی خۆشەویستمان لە شاری کەرکووک. سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک حەمەڕەشیدم لەگەڵە لە ژاراوەوە. کاک حەمەڕەشید سڵاوی خوات لێبێ و ئەم کاتت باش. سڵاوی خوای لە جەنابەت کاکە دەست خۆش بێت تەورەکە جوانە بەنسبەت ساڵی تازەوە پیرۆز بێ لە هەموو لایەکمان. بەڵام من لێرەوە داوا لە دەسەڵات دەکەم داوا لە حیزبە کوردیەکان دەکەم بە مەعارەزە و بە دەسەڵاتەوە بە خۆیاندا بچنەوە ئاگایان لێ خەڵک بێزار بووە بە تایبەتی مەعارەزە دەسەڵاتەوە ئاگامان لێ چ دەکا بە تایبەتی ئەوانەی کە دم لە مەعارەزەی دەکەن و دووفاقی دەکەن داوایان لێ دەکەم بە خۆیاندا بچنەوە میلەت بێزار بووە میلەت وای لە هاتووە وەلای بۆ خاک و نیشتیمانەکەی نەماوە کاکە بەسەرماندا تێپەڕی هەڵبژاردن بکرا سەدا 30 نەهات بۆ دەنگدان هۆی چ بوو کە کابرا بێزار بوو لە ژیانی خۆی نایە بۆ سەر سندوقکاری دەنگدان سەعبی خۆی سەعبی دەنگەکەی بێ بۆ خۆی دەنگەکەی بە خەسار نەڕوە تێگەیشتی مەسەلە ئەوەیە ئەم خەڵکە بێزار بووە جا داوا دەکەم دەسەڵاتی داوای لێ دەکەم بە خۆی دابشتەوە کاکە بۆ حکوومەتی پێک نهێنن بۆ بەڕێک و پێکی خزمەت چیان لە دەسەڵاتدایە با بیکەن و خزمەتی خاک و وڵاتەکەی بکەن و ئێمەش لە خزمەتیان داین وەکو میلەتیش هەمووی کە گوێم لێ دەڵێ میلەت تاوانە ئەو برادەرە میلەت تاوانی نییە میلەت مەزڵومە کاکە میلەت زوڵمی لێ دەکەیە کەواتە میلەت کاک حەمەڕەشید میلەت سەدامی گۆڕ بە گۆڕ دەسەڵاتی بەسەر کرد ئەو میلەتە بەبێ ساری خزمەتی دەکرد بەڵێ میلەت کەواتە خۆی چی بکە ئەرک و ڕۆڵی میلەت لەم بارودۆخە چی ئەبێ بەرامبەر بە دەسەڵات بەرامبەر بە خۆشگوزەرانی و بارودۆخێکی شیا و بەتایبەت لە ساڵی نوێدا
ڕێگەیان لە میلەت گرتووە ئەمن کە بۆیەک لە بەناو مەعارەزە دەکەم سەریان لە میلەتی شێواندووە کەس نییە کاکە چارساغی و میلەتەی بێ هەر هەمویان بەیاننامە و قسەی تەلەڤیزیۆن و قەرار دەرکردنەوەی کاکە ناڕازی وەرە لەگە میلەتەکەی بڵێ دەسەڵات با ئەوە بکرێ ئەوە نەکرێ تۆ هەڵخواوی ئەو میلەتەی تێگەیشتی هەقەگلی بکرێ لە حیزبەکان کاکە ئەو حیزبانە بەناو هەچی ملی دەگری بە خەڵکەکەی دەفرۆشیتەوە دەڵێ لە پێناو میلەتی ئەوەی دەکەم ئێدەوەرە لە پێناو میلەتی کاکەوە دەسەڵاتی سەرەکی پارتوی چێتی دەسەڵاتی 27 ساڵە دەسەڵاتیان بەدەستە ئەی تۆ بۆ چەند حیزبیدی هەیە لە کوردە ناتوانی یەکتر بگرن ناتوانی بەرەیەکی تۆکمەتێک دێنن خەڵک بۆ گلەیان لێنەکە میلەت بۆ جێگای گلەیە میلەت تاوانی چییە تۆ بەناو حیزبی چارساغی میلەتی سیاست مەداری لە شاخ لە شار چێت کردووە بە خەڵکی دەفرۆشیەوە وەڵام لە پێناو تۆ داوای دەکەم چەند لە پێناویەوە میلەتەی کردووە کاکە بە هەموو حیزبەکانەوە بڵێ بەڵێ زۆر سپاس بۆ کاک حەمەڕەشید لە ژاراوەوە بەڕێزی سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت و پێوە جوانەکانت کاک نێچیروانم لەگەڵە لە سۆرانەوە کاک نێچیروان سڵاوی خوات لێبێ و ئێوارەت باش سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله بەرنامەکەت لێکم زۆر سپاس یەکێکە کارمەندەکانی کەناڵە پیرۆتەکەتان بەناوی ئەوانیشەوە سپاس تایبەتی تۆی بەڕێز خوا خێر بنیسی ئینشاءالله خوا پاداشت دەتەوە زۆر سپاس بەڕاستی من زۆر گەشت بینم ئینشاءالله لە 2019 هەرگە لەگەرت وەکو من بەڕێز کاک مەسرور بناسم وەکو کاک نێچیروان کەسێکی بەدینە کەسێکی باشە زۆر محتەڕەمە یعنی ژیانی خەڵک خۆشەکە ئینشاءالله من زۆر گەشت بینم بەڵام نابی خەڵکیش وەکو پێشی بکات وەکو پێشی ینی وەختی 2013 و 2015 وانەکە خەڵکی زۆر مەغرورە بکاکە زۆر زێدەی سرافە ینی زۆر پارەی خۆی بە هەدەر ئەدەت ینی ژیانەکە زۆر خۆشە پشتەوان بەخوا و پێغەمبەرە بەم برا بەڕێزە کاک مەسرور زۆر پیاوێکی باشە ینی زۆر گەشت بینم مژێنیش بی بۆ هەموو گەشتبینی جەنابەت لە چیەوە سەرچاوەی گرتووە کاک نێچیروان زۆر خۆشەکە دڵنیابن 100% من سارت کە 2020 ئەوەی بۆ خۆتان خەزنکەن ئینشاءالله بەڵێ گەشتبینی و ئومێدی جەنابەت لە چیەوە سەرچاوەی گرتووە کە بە پێچەوانەی هەموو پەیوەندیەکانی لە خوای گەورە لە کاک مەسرور پیاوێکی زۆر باشە بەدینە کوڕێکی محتەڕەمە وەکو من بینم بەڵام کاک نێچیروان هەر ئەم کەسایەتی و دەموچاوانەی کە لە 2019 دا جەنابەت ئومێدت لەسەر هەڵچنیون هەر ئەوانەی بەر لە ڕاپەڕین و دوای ڕاپەڕین و 27 ساڵ حکومڕانی کوردستان نین کاکە نیوەی خەتای خۆمانە بەڕێز وەڵڵی وایە خەتایوان ترە بەس نیوەی خەتای خۆمان بەڵام لە 2019 دا هەر بەمان شێوە خەتای خۆمان بووە بەڕێزەکەم دەبی لە کارەباوە دەست پێ بکەین لە ئاوە لە مارەوەی من زێدەی سرافین بەڕێزەکەم وەڵڵا بە هەر ئەم معالەمە بەس گلۆپەکانیان بەڕۆژ بکوژینەوە من وعد ئەدەم 5 ساعت کارەبا زیادەبی زۆر سپاس بۆ کاک نێچیروان لە سۆرانەوە ئومێد دەکەین پێغەمبەر کاک مەسرور ینی وەزعەکەی زۆر خۆشەکە بەسەبی ئێمەش ینی پشتەوان لە خوا و لەم بەڕێزە بکەین زۆر سپاس بۆ کاک نێچیروان ئومێد دەکەین گەشتبینی و ئومێدەکەت لە 2019 دا بێتە دی و خەڵکی کوردستانیش خۆشگوزەرانی و ئاسوودەیی و خزمەتگوزاری و پێکەوە ژیانیان دەوێ و سپاس بۆ کاک نێچیروان لە سۆرانەوە کاک شەوقیمان لەگەڵە ئەم کاتت باش ئەم کاتت باش سڵاو و ئاشتی پەروەردگارت لێبێ سڵاو بۆ جەنابیشت خی گەورە مرۆڤی جیاکردەوە لە هەموو دروستکراوەکانی ژیری پێبەخشیەوە خەڵاتێکی گەورەیە بەڕێز مرۆڤ سوورەی نییە فێر دەخۆی بکە ساڵی 2019 و 2018 و ئەوانە بەلاون ئەو هەسارە ملکی خی گەورەیە خی گەورە جێگر و بەرلەمان و ئەو شتانەی نییە خەڵکەکان خۆیان زانم بۆ خۆیان دروست دەکەن خۆیان پشتیان بۆ نەوی دەکەن خی گەورە خێر و بەرەکەت دادەبەزێنی بەنی ئادەم وەری نەگریتەوە هەڵی دەچێشتە و 2019 هەموو ڕۆژێک شایەتیت لەسەر دەدا دەری ئەینەوەی ئادەمنەوەی دوێمە ئیستا لەخۆل لە یەکێتی زانایان لە هەولێر یەکێتی نەزانان ئاینی مەلا ئەلمانی بیتەکەی کۆمەگە ساوەی زەیت بکە چل کورسینا لە سلێمانی هەرەوە کۆلیلی شریعەتدا دەخێ پەیمانگای ئیسلامی زەردەشتی و بردەشتی نوێ دەکرێتەوە ئاینی پوچەل 100 ملیۆن گرێتی دەڵم خراپتر دەبێت شۆڕش و بێخراوی مەدەنیسێ میسر دانیشتوانەکەی 100 ملیۆنە تونس ڕۆژاوە چۆر بەگەچیان لێدا واقعیەت عوسمانلی ئاسیا ئەفریقا جیهانی مسلمانی لە ڕۆژاوە مارەکە هیچ مەلایەکی گەندەڵ ئەو قسەی ناکە چەک و تەکنۆلۆژیەکە لەدەست ئەو وڵاتە
لە دەست وڵاتە بۆ بە جەڕدە بیسر لێدا بۆ بە تونوس ئەو شتەکە لەبەرچاوە خەڵکی کوردستان 180 دەداتە حزب ئیسلامی مشەخۆرانە ئەو حزب مشەخۆران بەدەنگێک خەڵکی ئیسلامی قبول نییە مەلا پەرستە مزگەوت پەرستە مزگەوتی دەکات و ناوی خۆل مەلا چۆن نەبی عەلمانی بی مەلا چۆن دەبی دیفاع لە ئەردۆغانی تاغوت بکات. بەڵێ زۆر سپاس کاک شەوقی لە هەولێرەوە پەیامەکەت گەشت و سپاس بۆ پەیوەکان زۆر سپاس دەکەم. کاک کاروانم لەگەڵە لە گەرمکەوە کاک کاروان سڵاوی خوات لێبێ و ئێوارەت باش. سڵاو بۆ بەڕێزیشت ئەگەر کەمێک دەنگی تەلەڤیزیۆنەکەشت کەسکەی سپاس دەکەم. وڵات بەڕای من گوزەرانی خەڵک زۆر خراپترە بێت لە 2018. بۆچی؟ لەبەرەوەی 27 ئەوام ساڵی چوەبانێ ئەو بوو بە 28 ساڵ تا ئێستا دوو بنەماڵە ئەم وڵاتیان بەڕێوە بلی تا بووە بە بنەماڵە نوێ خراپترە بێت ئەو شارەوانەکان زیاتر بە پارە هەواکە ماوە لەمانگرەوە ئەو ژەبێ بە پارێ درێ ئۆکسیژین لەوانەیە لەبۆ دوای ئۆکسیژین بە پاران بژین. کەواتە ئەرکی جەماوەر ئەرکی من و تۆ ئەرکی خەڵک چییە بەرامبەرەوەی کە بەرامبەر بە دوو بنەماڵەکە 27 ساڵە 28 ساڵە هەر بەردەوامن لەسەر هەمان ڕێڕە و بیرکردنەوە و دەسەڵات و سیاسەتی خۆیان. وەڵا خەڵک دەبێت بەڵێ کاک کاروان. بەڵێ وەڵای بەڕای من خەڵک لەبێتی تر چیتر لیان قبوڵ نەکا ئەمانە بە هەڵبژاردن نەیمانیان بە هەڵبژاردنە نە باوەڕیان بە دیموکراسی ئەمانە بە شۆڕش داهاتن ئەمانە لا ناچن بە خۆسی تازە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک کاروان لە گەرمکەوە سپاس بۆ پەیامەکەت سپاس بۆ پەیوەندیەکەشت. بەڵێ کاک ئەحمەدم لەگەڵە لە ڕانیەوە کاک ئەحمەد سڵاوی خوای گەورەت لێبێ. سڵاوی خوای گەورە جەنابیستان سلام عەلەیکم. بەڵێ فەرموو کاک ئەحمەد. سلام عەلەیکم. عەلەیکە السەلام و ڕەحمەت الله. کاکە ڕاستی داوری بن بەکەم پێشتر ئاگاداری ئەوە سەرەتای تەوەرەکە نەبووم. بەڵێ لە خزمەتتان پێمان خۆش بوو ڕاو بۆچوون و پێشنیاری هاوڵاتیان و بینەرانی خۆشەویست بزانین ئایا لە 2019 دەکە ئێمە ئێستا لە ڕۆژەکانی سەرەتایی 2019 داین گوزەرانی خەڵک وەکو ساڵانی 4-5 ساڵی ڕابردوو هەر وەکو خۆی ئەمێنێتەوە خراپترە بێ باشترە بێ زام ڕاو سەرنجی جەنابتان چێ لەو بارەیەوە. وەڵڵاهی بەڕاو سەرنجی جەنابمانەوەی کە تۆزێک عاقڵ بێت تێدەگا کە تاریکە سەوسە لە ئێوارەوە دیارە یعنی پێشتر چۆن ڕۆیشتووە چۆن هاتووە قەناعەتم وانە بەو شێوازە هەتا وەکو بڵێ ساحەبی ئەو یانە بینە و سەرکردنەوە سەرکردە و کەس و کارە ئەو شێوازە خەڵکانە بین یعنی هیچ دەموچاوەکان نەگۆڕاوە نیت خەڵکەکە ئەوەی تێدا نەها گۆڕانکاری لەسەر دەکریان و خەڵکەکەش دیارە قابلی ئەو نەوعە سەرکردە و زۆرە مافیانێ خی گەورە ینی بەڵایەکن مستەومی لەسەر هاتوونە و خی گەورە حاکمێکی عادلمان بۆ بنێری یا ڕەبی. ئامین یا ڕەبی زۆر سپاس دەکەم. سپاس بۆ بەڕێستان کاک ئەحمەد. کاک یوسفم لەگەڵە لە هەولێرەوە کاک یوسف سڵاوی خی گەورەت لێبێ ئەم کاتت باش. سلام عەلەیکم. وعەلەیکە السەلام و ڕەحمەت الله. وەڵای بابەتەکە لەسەر چیەوەیە؟ گوزەرانی خەڵک بارودۆخ و ژیانی خەڵک لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەوە لە 2019دا هەروەکو ساڵانی ڕابردوو بە ناخۆشی و بە ناڕازیبوونی خەڵکەیان بوونە باش ئەبێ لە 2019دا پێت وایە کە تۆ گوزەران و بژێوی خەڵک و ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری خەڵک بەرەو باشە بڕوات و ئومێدت هەیە کە 2019 ساڵی خۆشگوزەرانی و ئامن و ئاسایش و پێکەوە ژیان بێ؟ وەڵای بەڕای من هەتاوەکو ئەو سەرکردە ئەلمانیانە لەسەر ئەو کورسێ من هەروە دەبێت لەوەی باشتری نبینیم چونکە بەڕاستی میلەت یعنی میلەت هێندە بێەوە شاگەی لە ئەوە نەما میلەت هەتا بخۆی هەمەستی لەو حکوومەتەی بە کەڵک نەیە بەڕاستی یعنی کوردستانیان کردووە ڕاست کوردستانیان کردوەوە خاکی نەوتی ئەو خاکی هەموو بۆ خۆ بەکە ئەوە دەکەن و دەی فرۆشن و بارەکەی بۆ خۆ دەکورفانە خۆ دەکەن و چارەوەی هەموو میلەت لێ یەک شەقیانتی هەڵبێت لەسەر کورسی و شەقیانتی هەڵبێت دەنا بە کەڵک نە بەڕاستی یعنی باەوە لەوە دەرچوون بەتی شەک نەبێت لا ناچن لەسەر کار. ئومێد دەکەین کوردستان لە ڕێی ئاڵوگۆڕێکی ئاشتیانەی دەسەڵاتەوە و لە ڕێیەکی دیموکراسی خوازانەوە دادپەروەری لە کوردستانە جێبەجێ بکە و دڵۆ پێخوێنی زارۆیەکی کورد
نەڕژێنرێ. سپاس بۆ کاک یوسف، سپاس بۆ پەیامەکەت. بە قسەی خۆش تێناگە ئەگەر کابراگەر ئینسانێک خوا گەورە گری بۆچی پێدا ئەوە نەگویان هەیە ینی گوێشیان نیە تێناگەن ئەگەر تێنەگەن چارەوە یەک شەقێکیان تێڵدەی بە پیشەک بیاکوژی لەسەر کاریان لابرێ چەند ساڵن 23 ساڵە یەو کوردستانی بنخا کوڕە بڵێمی کوێ هەر هەواشیان لێ قەتیکرد هەموو شتێک بخۆ دەخۆن. بەڵێ کاک یوسف زۆر سپاس بۆ پەیوەکانت و پەیامەکەت گەشت. کاک پێشەوام لەگەڵە لە قەڵاتزێەوە. کاک پێشەوە سڵاوی خوارد لێبێ و ئێوارەت باش. سڵاوی خوا لە جەنابتان و لە تاوای ستافی کارمەندانی پەیام. زۆر سپاس بە ناوی ئەوانیشەوە لە هەموو بیسەرانی و بینەرانی کەناڵی پەیام. سپاس قوربان. برا بەڕێزەکەم لەسەر ساڵی داهاتوودا لەسەر ئەوەی 2019 داخوا چۆن دەبێ ئایندەی ئەو خەڵکە؟ بەڵێ برای بەڕێزەکەم وا تەوەقوع دەکەم ملەتێک بێ ئاوی و بێ کارەبایی و بێ پرۆژەیی و خزمەتگوزاریەکان تەواوی سرفەی زەواج و عقارات و هەمووی قۆڕێخ کراوە لە دەست دوو لە ماڵەدا. وەڵڵاهی برای بەڕێزم من هیچ گەشتبین نیم بۆ ئەو میلەتە ستەم لێکراوە ستەم لێ دیدا بە هەوای زۆرنایی بە مەسیحیەت و ئەوە هەڵدەپەڕێت چەپڵە لێ دەدا بۆ من هەموو ڕۆژانی جومعە خوای گەورە بۆ میداناوە جەژنی سەری ساڵمە لە ڕۆژ جومعەدا ئەمنی بەندەی خۆی خۆڵق کردو و لە ڕۆژ جومعەیدا ناردوێتە سەرزەوی دەری کردووە لە بەهەش لە ڕۆژ جومعەشدا ئێمە عەشر دەکرێن و قیامەت هەڵدەستێ با ئەو میلەتە بە ئاگا بێتەوە ئەتۆ ژیانی تۆ ئەو ڕوو سبەینەیە لە بینی هەناسێکدا هەناسێک هەڵدەمژێ هەناسێک دەدەیەوە ئەو میلەتە چاوەڕێن نەکە ئەو میلەتە چاوەڕێن لەو دەسەڵاتەی نەکە بەڕاستی میلەتی پێش نەوەتەکان نەوەت و یەک بۆ بەرەو هەشتاکان میلەتێکی سەربەست و ئازا و درێت دژی بە زوو مستەم و داگیرکەر میلەتێکی ئازا و بە خۆڕاگر بەڕاستی ئەمن ئەگا و میلەتە لێم قبولکانیشت بینە بسمە سەر پۆستی سەرۆکوەزیران و سەرۆکی هەرێم چۆن داردەبڕێەوە. زۆر سپاس بۆ کاک پێشەوا لە قەڵاتزێەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ پەیامت گەشت. زۆر سپاس. کاکێ منم لەگەڵە لە سەی ساتقەوە. کاگە من سڵاوی خوای گەورەت لێبێ و ئێوارەت باش. سڵاوی خوای گەورە لە بەڕێز ئێوارەی بەڕێزیشت باش. زۆر سپاس. بەڵێ ببوورە گیان لە تەوارەکەت دەڵێم بەڵێ 2019 ئینشەڵا ساڵێک دەبێت کە وەک ساڵانی پێشی 2012 چۆن بەڕێمان کرد بگرە لەوە چێت زۆر زیاتر و خۆشتوییش بەڕێ بکەین. یەکەمیش پشتیوان بەخوا و دووەم بە پشتیوانی کاک مەنسوور بمونیام لەوەی کە 2019 تا کاک مەنسوور و تا پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەم حکومە بێت چۆن بینیمان کاگنێکی دەرگا بە دەرگا وڵات بە وڵات هەموو شوێنەکان دەگەڵا بۆ ئەوەی بتوانێت گەلی کوردستان کاتەوە خۆشەوی جاران بێگومانم کاک مەنسووریش هەمان ڕێچکە دەکێ و دووەمیش بمبورە ئەمەش دەڵێم ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک بوونی نییە لەبەرەوەی لەگەر ڕێزما ئێمە خۆخۆرین لە ناویەکە ڕاستێکێتی پارتی دوو دەسەڵاتی حکومدارن مانێ و نەمانەوێت چونکە زۆرینەن ئێستا لە هەرێمی کوردستانە بەڵام ئۆپۆزیسیۆنی هەرێمی کوردستان ئەگەر ئیشێکی باش بکرێت ئەیتا بە چەپکەگوڵی دەستی خۆی دەڵێ من کردم لە تەلەڤیزیۆنەکانی بەڕێستانەوە لە ئارتیەوە لە هەموو تەلەڤیزیۆنەکانی ئۆپۆزیسیۆنەوە بەڵام ئەگەر ئیشێکی خراپە بێت هەمووشمان بینیمان چۆن پشتیان لە پەرلەمان کرد چۆن پەرلەمانیان جێڵا چۆن وەزیرەکانیان من بێگومان لە وڵاتانی ئەوروپا و لە وڵاتانی پێشکەوتوو کاتێک دوو حیزب لە ململانێدان کاندیدێکی بەهێز دێتە پێشەوە دەموچاوێکی نوێ هەیە و خەڵک تا ئێستا نەیناسیوە ئەمە دەکرێتەوە تۆ ئومێدێکی لەسەر هەڵە بچنی بەڵام ئەو دەسەڵاتدارانەی ئێمە 27 ساڵە هەر ئەوانن ئەندامی مەکتەبی سیاسی حیزبەکانیانن هەر ئەوانن کار بەدەست و قسەڕەوانی ئەم میلەتە چۆن ئومێد لەسەر ئەمانە هەڵبچنرێک کە 27 ساڵیان تێپەر کردەوە پێخەنە نێو 28 ساڵەوە. ئەزیزی من ئەفونکە 27 ساڵە ڕاستە بەڵام ئەبێ ئەوەش بزانین ئەی 27 ساڵ ئەم ئازادیە لەکوێ هێنرا ئەم خزمەتگوزاریانی پێشتر لەکوێنرا ڕاستە ئێمە 3 ساڵەوە زەحمان وایە ڕاستە کارەبا بوونی کەمە بەڵ ڕاستە ئاو بوونی کەمە بەڵام ئەمانە نابێتە ئەوەی من حکوومەتەکە فاشیزم بڵێم حکوومەت هیچی نەکرد حکوومەت کاری زۆری کردووە حکوومەت شتی باشی بەجێناوە حکوومەت هەموو کار پرۆژەکانی جێبەجێ کردووە ڕاستە کەم و کورتی لە هەموو جێگایەگەیە لە هەموو وڵات بێگومان دەست خۆش کاگێمە لە سێ سادق ئەو ئارامی و ئاسایشی کە لە کوردستانە هەیە بێگومان هی تا ڕادەیەک پەروەردەیەکی دروستی خەڵک
و هەروەها ئەو دەرامەت و خۆشگوزەرانیەشی سامانی ژێرزەوی میلەتەکە خۆیەتی و وەکۆڵێ نوقلانەی هیچ کەسێنە. زۆر سپاس بۆ کاگێ من لە سێ ساتقەوە کاکزانام لەگەڵە لە سەنگەسەرەوە. کاکزانا سڵاوی خوای گەورەت لێبێ. سڵاوی خوای گەورەت لێبێ بەڕێزم. سڵاو بۆ جەنابیشت. وەڵی من تازە لە چاوەڕێی دەمێکە هەوڵ بدەم بۆی کە تەلەفۆنەکەم وەربگیری، بەڵام بەداخەوە سەیری تەلەڤیزیۆن کرد و کارەبا کوژایەوە. من نازانم چۆن سوپاسی ئەو حکوومەتە بکەم. بەڕاستی زۆر بەداخەوە بۆ برایە بەڕێزم کە لە سەدەیەکی 21 داینە، یعنی ئینسان کە لەوە نەفامتر بێ چییە؟ کاربات نەبێ، ئاود نەبێ، موچەت نەبێ، داهاتێکی باشت نەبێ. مرۆڤ بوونی ئینسان لەو وڵاتی چییە؟ ئەنی بەڕاستی پێم وایە 2019 ساڵێکە هیچ خۆشتیانە تەنانەت بەس ڕقەمە بگۆڕاوە و دەنە هەمان ئەم چڕ و چاوانەیە کە لە پێشتردا هەبوو هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت. بەڵێ من هیچ گەشتبینیم داوا دەکەم لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەمەزانە بە جوانی بیرکەنەوە بیر لە 20 چەند ساڵی ڕابردوو بکەنە بزانە ئایا ئەوانە کە خزمەتیان کردو بە کوردستانیان هەمویان بۆ گیرفان و باری گوزەرانی خۆیان بووە هەوڵاندای. زۆر سپاس بۆ کاک زانا لە سەنگەسەرەوە. سپاس بۆ پەیامەکەت. مام عەلیم لەگەڵە لە شاری کەرکووکی خۆشەویستەوە. مام عەلیگان سڵاوی خوات لێبێ و سڵاو بۆ کەرکووکیانی خۆشەویست. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. برزكم بخوشي أو برنامج جوانب لكم. زور سپاس دەکەم. سپاس برنامجكتش. وما دعوني حتى آخرين من وسيدوا حتى سامح حكمتك مانع حكم رانية كا أمضي حزب حكم رانية كان. بلا شيء حزب كان حتى أخذوا هزارو دونو أوانتي أنا بهذا حزبون. يعني إننا حرشان نكن يقدر رشان بكينوا كردي أنا بلان بداخل وكرديان من الزور خوش جزاربو من الزور بالخوش بلان شيء دعائي هيك نهشتوا لبر أوي خرككر زور وصي باجبو يعني أوي دو كريم ودو ساريم وثلاث ساريم أمانتي أنا خوش أم حزبانا كأم حكمتها ودي خرج دولة من زمان نكت خرج أعدائنا ونمينك كخوش جزاري خرج هالبو مشهور بكن بم حالوك موسى هي وموسنية كهرباء هي وآونية أو هي وريدو ما سخطا خرج مشغول بالبو حالو كذا عدانا يسينا هنا كذا عدانا ونميني برين آية الزولة من بيو خرج أو بيو بكذا سخا وعدانا اللي حموش نسي بس خرج عدانا تبين للنوت لكهرباء لجعداء لآو لم مشانا جاري بقو من الزومة غمانا كدو جاري عليه دنيا آخرة السلاح تفلت أخواره جاري عليه نظام أمريكا أرواو جاري عليه إيران ديو يصير أما إلما بم حرام مشغول بينا دعاء بك إن بحمو لا يكمان أو برادرين وتي برزبري في شك أو جردي نفسه تاوى أو كسي هنا نيا بلان خدايا بك يبو خاتمي سكيا وشاكي لم دنيايا وسيسيس لغنبر أم دنيا ما بو ساكي كبنتي عاجل من يسرحكم كأملتا لفوري أم حارود وكيف بيتوا بەڵێ مام عەلیگان زۆر سپاس دەکەم. سپاس بۆ پەیامەکەت و کە لە شاری کەرکووکی شەو لەگەڵمان بووی. زۆر سپاس دەکەم. کاک پشتیوانم لەگەڵە لە شاری کەلاری خۆشەویستەوە. کاک پشتیوان ئێوارەت باش سڵاوی خواتان لێبێ. باشتر بۆ تۆش برا جوانەکەم. سەرچاوان فەرموو. کێشێکی دەستخۆشی ئەم بەرنامە جوانۆ یەکەم. زۆر سپاس بۆ بەڕێزت. وڵی ساڵی نوێ نازانم بۆ فەقی چیە گۆڕێ هەر ژمارەکە ئەگۆڕێ. بەڵێ ئیتر ئێمە هیچ چی لەم دوو بنەماڵە ببینین. ئەم دوو بنەماڵە لە ڕاستیە کوردستانیان خوارد، خوێنی کوردیان خوارد، کوردیان فرۆشت، ئەو کەرکووکی فرۆشت، ئەم شەنگاری فرۆشت. ڕاستیە بەدەست ئەم دوو بنەماڵەوە گیرمان خواردووە و داواکەی لەو خوا لە نایان بدا. بەڵێ خۆشی بەنامەکەت یەکەم و زۆر سپاس کاک پشتیوان. هەر ژمارەکە بەڵێ زۆر سپاس دەکەم. باوکی ڕۆمانم لەگەڵە لە شاری بازیانەوە. سڵاوت لێبێ باوکی ڕۆمان فەرموو. سڵاوی خوای گەورە لێبێ مامۆستا گیان. سڵاوی خوای گەورە بۆ جەنابیشتان و بۆ کاکە ڕۆمانیش. ئەم کاتەی بەڕێز بە چاوی منی برای منی عەزیزی منی سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ سەردەم کارمەندانی کەناڵی پەیام. زۆر سپاس بە ناوی ئەوانیشەوە فەرموو.
سوایونی بەڕێزەکەم ئایا گوزەرانی خەڵک لە ساڵی 2009 چۆن ئەبێت من زۆر ڕەش بینم کە بەرەو باشی بڕابرای شیرینم یعنی زۆر ڕەش بینم کە بەرەو باشتر بڕوا ئینشاءالله لە ساڵەکانی زۆر خراپتر ئەبێت لەبەرەوەی هەمان ئەقلەت و هەمان حکومڕانی و هەمان دەسەڵات و هەمان بیاسایی لەم هەرێمەیان ڕووەداوە گوزەری برای جوانم من پێم وایە ئەمانە نەک بۆ 2009 بۆ 2050 ناتوانن وڵاتی هەرێمێکی چوارکارۆزایی بەرنەڕێەوە لەبەرەوەی هیچ پلانێکیانی هیچ بەرنامەیەکیانیە کە خزمەت بە هاونیشتیمانی بکە ئەوەی کە لە بەرچاو ئێمە ڕوونە 28 ساڵەوە بەرەو 29 ڕاوردەوردا ئەوەی کە لە بەرچاو ئێمە تەنایی بنین سەربەت و ساڕانی ئەم خەڵکە تاڵانەکری ئەبرێت کەس نازانێ بۆ شێوەیە بەس خۆیان نەزان بۆی تۆیە بەن و چۆنی سەرفەکەن برای بەڕێزم ئەوە زستان و زاواتەوا بوو برا جوانەکەم وانایانێ نەوت بن بە هاونیشتیمانی خۆیان بەڵێ باوکی ڕۆمان لە بازیانەوە کەوتە مەدرسیەوە شمیاباران کرا ئەنفال کرا خەڵک شەهید کرا لە هەموو شەڕێکا بەس ئەمانە زۆر بێباتن برای بەڕێزم زۆر بێمەنەتن لەوەی کە پەرلەمانیان نەبێ یاسایان نەبێ وڵاتیان نەبێ دنیا کاوە بێ بەس خوا سەلامەت بن و پارەدار بن بەڵێ زۆر سپاس بۆ باوکی ڕۆمان لە بازیانەوە کاتی بەرنامەکەم تەواو بوو بە باوکی ڕۆمان کۆتا پەیوەندی کاگ ئەیاد لە شاری هەولێرەوە کاگ ئەیاد سڵاوی خوای گەورەت لێبێ زۆر سپاس سڵاو بۆ جەنابیشتان دەست خۆشەوە وڵات دیارە گوزەرانی خەڵک لە ڕابردوودا چۆن بووە ئێستاش لە داهاتووشدا هەرەوەها دەبێت چێ حکومڕانی ئەم وڵاتە دەکات هەر هەمان دز و دەموچا و مافیا و چەسەر ئەوانەی لە ڕابردوو ئەوانەی کە لە ڕابردوو حکومڕانیان کردووە تو چی چاوەڕوانین لەمانە بکەی ئەمانە جارێکی تر بێنەوە بڵێ وڵی چاوەڕوانیان دەکەمانە ئیسلاح بن و ئەوانە چاک بن ئەوانە چاک نابن کاکە ئەوانە لە زگماکەوە کە لە دەچیاوە هاتن ئەوان لە سەرتاوە هاتن بڕۆ تەماشای ڕابردویان کە ئەوان دەستیان کرد بە تەلەڤیزین و مەحاویلە دزین و سەروەتی ماڵ سامانی خەڵکیان هەمووی دزی ئەوانە بە دزی هاتن لەو تایەوە ئێستا ئەم پارە نازدارە ئەم نەوتە نازدارە کەوتە بەردەستیان ئەوان لەو سەحرایە بوو بە دزی هاتن ئێستا ئەم پارە نازدارە هەیە ئەتێ بیدەن بە خەڵک ئەجێڕنەوە ئەلەن کابرایەک دووکەری هەبوو یەکیان هیچی نەدا پێی جووتی پێیە کرد ئەوەی تریش تێری ئەکرد جووتی پێیە کرد هەمانیش هەردووشان بێکەوە هەرچیان جووتیانە کرد کەواتە کابرا پەشیمانەوە بوو ئەوەی لە ڕابردووە داوەتمەوە کەرە هەر جووتیش ئەکا بۆ بیدەمێ ئەمانەش ئەلێن خەڵک هەر ئەیکا بۆچی بیدەینێ کەواتە نایدێنێ و حاڵی نەچنەوە باشتر نابێت دەستان خۆش زۆر سپاس بۆ کاگەیات لە شاری هەولێرەوە کە کۆتا پەیوەندی بەرنامەکەم بوو بینەرانی بەڕێز و خۆشەویست بینەران و ئەوانەی کە پەیوەندیان پێوە کردین ڕاوسەرنجی خۆیان لەسەر بەرنامەکە دەربڕی کە بە جۆرێ لە جۆرەکان خەڵکێکی زۆر لە ناومێدیەوە لە ساڵی 2019 ئەنوارن ئومێد دەکەین ساڵی 2019 ساڵی وەدی هاتنی خەون و خولیا و ئاواتەکانمان بێت ساڵی خۆشگوزەرانی و پێکەوە ژیان و ئاشتی و سەقامگیری بێت ساڵی وەلانانی ناکۆکی و دووبەرەکی ئاینی مەذهبی حیزبی تەنانەت ناوچەیش بێ ئومێد دەکەین ساڵی 2019 ئەو ساڵە بێ کە میلەتی کورتی دادەگاتە لووتکەی خۆشبەختی و ئاسوودەی تا بە یەگەشتنەوەیکی تر لە بەرنامەیەکی تری دوانگە بە دیداری خوای گەورە مێربانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوون خواتان لەگەڵ